سرم بەڕێوەبەری کتێبخانەی ئەوقافی سلێمانی مەبەست لەم ڕێ پێوانەی دانەکردنی ئەو هێرشە تیرۆریستیە بوو کە دوژمنانی کورد دوژمانی گەلی کورد کردیە سەر فڕۆکخانەی شاری سلێمانی. ئێمە وەکو ژنان هەتا آخر هەناسە دیفاع لە شاری سلێمانی دەکەین، دیفاع لە کورد دەکەین، دیفاع لە خاکی کورد دەکەین. پێم سەیرە کورد لەوەتەی هەیە ڕەنجەڕۆییەکە لە پێناو هیچ تەماعێکی لە وڵاتی شترانیە، تەنها ئەوێ سەر بەخۆ بژی، تەنها ئەوێ خاکی کێبێ بە ئازادان لەسەری بژی، نەوەکانی بەسەر بەستانە بژین. من تێناگەم لەم هێرشە مەبەستەکان چی بوو نازانم چ پەیامێکیان گەیان. خۆ کورد هەوتەی هەیە دژایەتی ئەوە کە دوژمنایەتی بکرێت. کورد یەکگرتوو بێت، ئەبێ کورد یەکگرتوو بێت، ئەبێ هەڵوێستانی هەیە نایرانی کورد نایرانی لە ناو کووردا خۆی ئەو حیزبانە بێمە یەکگرتوو بن، بە یەکگرتووی سەرکەوتن هەیە. بەڕێزان لە چەند ساڵی ڕابردوودا و تا ئەو ساتەی دەستدرێژی کرایە سەر فڕۆکەخانەی مەدەنی نێودەوڵەتی لە سلێمانی هەمومان بەردەوام شاهیدی دەستدرێژی و تاوانەکانی سوپای تورکیا بووین لە ناوچەکەدا. بەو هۆیەشەوە چەندین کەس لە خەڵکی مەدەنی و گورنشینان کراونەتە ئامانج و قوربانیەکی زۆری لێکەوتووەتەوە. ئێمە وەک خەڵکی سلێمانی دەپرسین ئەم دژایەتی و تاوانکاریە لە پای چی؟ لە کاتێکدا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەپێی هەموو دابوونەریتێکی ئاینی هەر جۆرە خوێنڕشتن و توندوتیژیەک حرام کراوە. حەقی خۆمانە بپرسین تورکیا بۆ بەردەوام پێداگری لە گیانی دوژمنکاری دەکاتەوە. دژی خەڵکی کوردستان بۆ بەردەوام لە هەوڵی شێواندن و دروستکردنی نائارامیە لە باشووری کوردستان و بە هەمان شێوەش بە بەهانەی نالۆژیکی بێڕەحمانە هێرش دەکاتە سەر ڕۆژئاوا و خەڵکی سیڤیلی ئەوێن دەرێژ دەکاتە ئامانج. کوردستانیانی خۆشەویست، ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەوە تا بە دەنگی بەرز بەرپەرچی ئەو تاوانە بدەینەوە کە ڕۆژی هەینی دژی خەڵک و شوێنی گشتی ساڵی 1994 هەموار کراوەتەوە و بە پێی پەیمانی جنێڤیش بە ئامانجکردنی فڕۆکەخانە، نەخۆشخانە، تیمی پزیشکی فریاگوزاری یان کەسانی مەدەنی و بێچەک بە تاوانی جەنگ هەژمار دەکرێت. بەڵام بە پێچەوانەی ئەم ڕێکەوتنە نێودەوڵەتیانەوە تورکیا بەردەوام لە دژی خەڵکی کوردستان ئەم تاوانانە دووبارە و چەند بارە دەکاتەوە. لە کاتێکدا بۆ خۆی واژۆی لەسەر ئەو ڕێکەوتنانە کردووە. ئێمە لێرەوە بە ناوی خەڵکی سلێمانی و کوردستانەوە داوا دەکەین ئێستا کاتی ئەوەیە هەمووان لە دژی ملهوڕیەکانی دەوڵەتی تورک چەند کردارێکی مەدەنی دیبلۆماسی بگرینە بەر. یەکەم بازرگانی لەگەڵ تورکیا ڕابگیرێت و سنووردار بکرێت. دووەم خەڵک بایکۆتی کاڵای تورکی بکەن. سێم باڵێزی تورکیا لە بەغدا و کۆنسڵەکانیان لە هەولێر هۆشداری و ناڕەزایەتیان لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمەوە پێ بدرێت. هەروەها ڕووی دەممان دەکەینە نەتەوەی گرتەکان و دۆستانی نەتەوەی کورد و ئازادی خوازانی جیهان کەچیتر ڕێگە نەدرێت وڵاتانی ناوچەکە تاوانی تر لە دژی خەڵکی مەدەنی و شوێنە مەدەنیەکان ئەنجام بدەن.